لە ئێستادا سەمای پاییز ناونیشانی یەکێک لە کۆنسێرتەکانی گروپی جاز ڤیژنە کە لە ئێستادا خۆیانی بۆ ئامادەکەن کە لە 8 تراک پێکاتوە و ئەمڕۆ لە کەناڵی کورسات خەریکی ئامادەسازی بوون بۆ سازدانی ئەم کۆنسێرتە کە لە 8 تراک پێکاتوە کە بەشێک لە تراکەکانی یاخود چەند تراکێکی پێکاتوە لە مەقام و زۆربەی کارەکانی ئەم گروپە جازن و هەروەها زۆرێک لە ئامێرە کوردیەکان با بڵێن تێکەڵ کراوە لەگەڵ هەندێک لە ئامێرە جیهانەکان و لەناو ئەم 8 تراکەدا چەندین بەرهەمی هەمەڕەنگ لەخۆ دەگرێت. راپۆرتێکمان ئامادەیە، فەرموون. بەخێر بن ئەمڕۆ ئێمە لە کورسات کۆبوونەتەوانێ وەکو جامبان کاری کۆنسەرتەکەمان لێرە ڕیکۆرد دەکەین ئەنجام بدەین لە کورسات تیڤ بۆ ڕیکۆردی کۆنسەرتەکەمان. سەمای پاییز ناوی کۆنسەرتەکەمانە، پێکاتوە لە 8 تراک 6 پارچە مۆزیکە لەگەڵ 2 پارچە مۆزیک بەشێکیان مەقامێکی تایە بەستەیەکە، بەشەکەی تریان گۆرانیی کاروان عوسمانە کە بە وەرانی ئەو درێ دەیژانین خۆم و هاوڕێکم کاگاوەش. ئەم کارانەی کە ئەمڕۆ پێشکەشیەکەین کارەکان زۆربەی ستایلی جاز فیوشنە، تێکەڵکردنی ئالەتە ڕەسەنەکان لەگەڵ چەند ئالەتی بیانی. لەم تراکانەیە چەند کاری بیانی ئەسپەکەین لەگەڵ چەند کارێکی فۆکلۆری کە ئامادەی کراوەتەوانە بە ستایلی جاز، لەگەڵ چەند کارێکی خۆمە کە ئامادەم کردەوە بەو شێوازە ستایل فیوشنە. خۆشحاڵیە بۆ ئێمە کە لەم ستایلە جیاوازە تازەیە کارەکەین و جەنەرێکی تازەمان پێگەناوە لە کوردستانی خۆشەویستە. هیوادارم هەموو کارەکان بەدڵتان بێ بدڵی ئەوەی بینەری خۆشەویست بێت. ژەنیاری ئەمەری جیتارم لە کۆنسێرتی سەمای پاییزا بەشداریم کردەوە. ئەم کۆنسێرتە خۆی بیدنێتەوە لە چەند تراکێک کە میلۆدی کوردی و بە پرۆگرشنی جاز فیوژن بە شێوەیەکی زۆر جوان دابەش کراوە لەلایەن گروپی جامۆ. هیوادارم هەموو لایەک بەدڵی بێ. زۆر سپاس. ئەم پرۆژێکتەمان کە پرۆژێکی جامباندا پێشتر بە کۆنسێرت کردمانە، ئینسترومنتاڵە بەس مۆسیقایە، ستایلەکەی جاز فیوژنە کە فیوژن تێکەڵکاری دوو ستایلە پێکەوانەیە. بەرهەمەکانمان دوو بەرهەمی منە، 5 بەرهەمی کاکسامان تەهایە، بەرهەمێکیان وەکو کەڤەر لێمان هاتەوە جازی ئازەریە. کارەکانمان ڕۆژهەڵاتی و کوردیە، ڕۆحێتەکەی میلۆدەکەی تێکەڵ کراوە لەگەڵ مۆسیقای فیوژنە، جاز فیوژن. کەمە زۆر نامۆیە بە کۆمەلگای ئێمە و تازەیە، ئەگەرچی لە دنیای 30 ساڵە هەیە. هیوادارم ئەم کارانەمان جێ خۆی بگرێت. زۆر سپاس.